کۆکردنەوەی کەرەستەکانی سەردەمی ئەنفال بۆ داهات و دەبنە بەشێک لە بەڵگەنامەکانی تاوانکاری ئەنفال و مۆزەخانەکانی کوردستان دەوڵەمەندەکان. هاوڵاتیەک پێڵاوەکانی خێزانێکی ئەنفال کراو کە لە گوندی جەلەمەورد هەڵگرتوتەوە دەگەیەنێتە مۆنەمێنتی ئەنفال لە چەمچەماڵ و مۆنەمێنتەکەش پێڵاوەکانی لێوەردەگرێت. گوندی جەلەمەوردێکی کرد لەو گوندانەی کە خاوەنی زۆرترین ڕێژەی قوربانیانی ئەنفال کراوانە و 480 کەس لەو گوندە ئەنفال کراوە. خانەوادەیە لەو گوندە کە پێک هاتووە لە 8 کەس لە ژنێک و پیاوێک و 6 مناڵ هەمویان سەرجەمیان بەر پرۆسەی ئەنفال کەوتونەوە. ئەم ساڵ دوای 34 ساڵ لە پرۆسەیە و لە بردنیان بەرەو گۆڕە بە کۆمەڵەکان کە سوکارەکەیان و خوشکەزایەکی بە ناوی کاکجەوادەوە شوێن خانووەکەیان هەڵ ئەداتەوە پاکی ئەکاتەوە. لە ئەنجامی پاکردنەوەی شوێن خانووەکەیان ئەو پێڵاوی ئەو ئەنفال کراوانە ئەو خانەوادەی ماڵی خاڵۆی ئەبینێت و ئێمە ئاگادار کردەوە و داوامان کرد کە پێشکەشی ئێمەی کا بە خۆشحاڵیەوە جەنابی سەردانی ئێمەی کردو بۆ ئێمەی هێنا. ئەمە لای ئێمە سەروەتێکی نیشتیمانی زۆر گەورەیە و زۆر گرنگە. مامۆستایەکی زانکۆش پێی وایە کۆکردنەوەی ئەو کەرەستانە دەبنە بناغەیەکی بەهێز بۆ دەوڵەمەندکردنی مۆزەخانی نیشتیمانی لە هەرێمی کوردستان. لەبەرەوەی کە ئێمە وێنەی فۆتۆ یاخود ڤیددیۆیەکمان نییە ئەم کارەساتی وەکو خۆی دۆکیمنت کردبێتەوە، ئەم جۆرە کەرستانی کە بەجێ ماوە لە ناو گۆڕە بە کۆمەڵەکان یاخود یادەوەری و پیرەوەری ئەو قوربانیانەی کە هەن هەموو ئەو شتانێک کە وابەستەی پرۆسی جینۆسایدن بۆ مێژووی ئێمە بۆ جێگیرکردنی پرۆسی ئەنفالۆک و جینۆساید و ناساندنی بە دنیا گرنگی و باخێکی زۆ گەوریان هەیە. پاراستنمانەوەی ئەمانە بێجگەلەوەی کە ئەم ڕۆڵابینن بەشی خۆشیان تۆمارکردنی یادەوەریەکە بۆ نەوەکانی داهات و ڕەنگە لە چەندنەوەیکی داهات و ترایتر ئەم وێنانە وردەوردە کاڵ ببنەوە، ئەم چیرۆکانە وردەوردە باویان نەمێنێ. بەڵام هەچ کاتێک تۆ توانیت بەم دۆکیمنتانە بەم کەرستانەی کە جێماون لە قوربانیەکان ئەو مێژووە جێگیر بکەیت و وەکو خۆی بیپارێز و بهێڵیتەوە هیچ کەس ناتوانێت نکۆڵی لەو تاوانە بکە کە تژی گەلەکەمان کراوە. چەند جووتێک پێڵاوی خێزانێکی ئەنفالکراوی گوندی جەلەمەوردن. ئەو پێڵاوانە گزارش لە مێژوویەکی دیاریکراو دەکەن کاوی شەشتاکانی سەدەی ڕابردووە پێڵاوی ژن و مناڵیشی لە خۆگرتووە. دیمەنی پێڵاوەکان ئازاربەخشن بەڵام کەرەستەیەکی گرنگیشن بۆ مۆزەخانەکانی هەرێمی کوردستان. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.